بزوتنەوەی گۆڕان چاوی لەوەیە داوای لێبوردنەکەی ڕێخەری نوێ بیگەڕێنێتەوە ناو هاوکێشەکان. سیناریۆکان و چاوەڕوانیەکان چین بۆ بزوتنەوەکە لە دوای هەڵبژاردننی ئەم جارە لا چوارچێوەی هەڵسەنگاندنی دۆخی لایەنەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ناوەندیشی کاریستان دەرە و جارە تیشک دەخاتە سەر دەرفەت و ئالەنگاریەکانی بەردەم بزوتنەوەی گۆڕان. ڕەنگە بزوتنەوەی گۆڕان تاکەلایەن بێت لەم هەڵبژاردنە کەس ئیرەی پێ نەبات، ئەویش بەهۆی ئەو دۆخەی لە ئاستی ناوەخۆیی و دەرەوە تێکەوتووە. لە ناوەخۆدا بەهۆی هەڵبژاردننی ڕێخەری نوێ بەشێک لە سەرکردەکانی بە سەرۆکایەتی کوڕانی نەوشیروان مستەفا ناڕازین، لە ئاستی دەرەوەش بەهۆی بوون بە بەشێک لە حکوومەت خەڵکی ناڕازی کوردستان لێی تووڕەن. لە هەڵبژاردنی ڕابردووی پەرلەمانی عێراق بزوتنەوەکە لە هەموو کوردستان نزیکەی 20,000 دەنگی هێناوە کە بەو پێوەرەش بێت لە باشترین حاڵەت دەتوانێت یەک کورسی لە سلێمانی مسۆگەر بکات. ئەوەی گۆڕان لەو قۆناغا ئومێدی لەسەر هەڵچنیوە هەڵبژاردنی ڕێخەری نوێ و ئەو داوای لێبوردنەیە کە کردی بەوەی بەشداریان لە حکوومەت هەڵەبووە و جارێکی تر ناسنەوە ناو حکوومەت. لا شوێنی ئەوە لەبەرەی ئۆپۆزیسیۆن پێگەیان بەهێزتر دەکەن. ئامانجی هەڵبژاردن هەرچی بێت خاڵێکی تری بەهێز کە کاری لەسەر دەکەن هاتنە خوارەوە لە گردەکە و کۆتایی هێنانە بە تەوریسی سیاسی وەک خۆیان دەڵێن کە پێشتر یەکێک بوو لەو ڕەخنانەی لێیان دەگیرا. هێشتا نازاندرێ ئایا ئەو گۆڕانکاریانە دڵی گۆڕانخوازانی تووڕە لەو هەڵبژاردنە ئاش دەکاتەوە یاخود نا. بەڵام هەرچۆنێک بێت ئەو گۆڕانکاریانە سەرنجی خستۆتە سەر بزوتنەوەکە و جوڵەیەکی نوێی پێبەخشیوە.